مسارولی کردستانا مسا چرای گشترانا مسارولی کردستانا مسا چرای گشترانا آینجین هنای شورش مساجین ایگز جیهانا مساجین ایگز جیهانا ببورن هاوڕێ گوڵناز من دەنگی ئێوەم نییە. دەدیۆم نییە. هاوڕێ ڕێزان دەنگ مەبیسن؟ بەڵێ بەڵێ ئێستا دەنگدان دێت. هاوڕێ حەسەن دەنگ مەبیسن؟ بەڵێ دەنگە ئێستا. زۆر بەخێر بێن ببورن کێشەیەکی فەنی پێشات بوو. پرسیارەکەم لە هاوڕێ ڕێزانەوەی کە دوایین راپۆرتەکان لەسەر ئەمڕۆ ئێوە کە لە بەشی هەواڵەکان بوون و ئامادەکاری هەواڵەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بوون چۆن بوو؟ سەرەتا ڕێز و سڵام هەیە بۆیەوە گوڵناز هاوڕێ گوڵناز و میوانی بەرنامەکەتان هاوڕێ حەسەن ڕەحمان پەنا. هاوڕێ گوڵناز من بۆ زۆر کاتی بەرنامەکەتان نەگرم تیتروار گزارشێکە ئەمڕۆ ڕوویداوە لە هەواڵەکانی ئەمڕۆ ئامادەم کردووە کە لە بەردەستمەوە پێتانی ڕاگەێنم. لە ڕۆژی چوارشەمە هاوکات لەگەڵ 16 سەرماوەز ڕۆژی خوێندکار بۆ سێمین ڕۆژی بەردەوام زۆربەی شارەکانی ئێران درێژیان بە مانگرتنەکاندا و زۆر لە دوکانداران و کاسبکارەکان لە شارە جۆراجۆرەکانی ئێران بەتایبەت لە کوردستان دوکانەکانیان داخرا. بە پێ و گرتەویدانەی کە بەدەستمان گەیشت و لە تۆڕە کۆمەڵاتەکانیش بڵاو بۆتەوە لە شارەکانی سەقز، بۆکان، سنە، مەریوان، مەهاباد، شاباد، کرماشان، جوانڕۆ، پاوە، شنۆ، پیرانشار، ئیلام، ئابدانان، لاهیجان، ڕەشت، قەزوێن، چاران، بوشێر، ئیسفەهان، کەرەج، کامیاران، سەرابلە، دیواندەڕە، دێولان، کەرەندەغار، شیراز، ڕەوانسەر، مەشهەد و تۆرێز و چەند شاری دیکەی ئێران درێژیان بە ئەم مانگرتنەدا دوکانەکانیان نکردەوە. خوێندکارانی چەند زانکۆیش بەتایبەت لە چاران و گیلان و کرماشان و مەشهەد مانیان کرد.
خەڵکی شۆڕژگەر لەگەڵ تاریکبوونی هەوا لە چەند شاری ئێران بەتایبەت لە شارە کوردنشینەکان هەڕژانە سەر شەقام و دروشمی دژ بە ڕژیمی ئیسلامیان بەرزکردەوە. لاوانی شۆڕژگە لە چەند شار بەتایبەت لە سنە بە داخستنی شەقامەکان و وتنەوەی درۆژم ڕوبەڕووی هێزەکانی ڕژیم بوونەوە. سای تەقەیش لە چەند شوێن لە سنە بەتایبەت لە مەیانی انقلابی تاران بیستراوە، هەروەها هێرش کراوەتە سەر خوێندکارانی دانشگای مەشهەد. لە شارەکانی سەقز و کرماشان کچان و خەڵکی شۆڕژگەر بە ئاگرکردنەوە و بەستنی شەقامەکان ڕێگەیان لە سەرکوتگەران کرد و دروشمیان بەرزکردەوە. لە چەند گەڕەکی شاری تاران خەڵکی ناڕازی ڕژانە سەر شەقامەکان و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان وتەوە. هێزەکانی ڕژیم لە شارچەی ئەکباتانی تاران بە گازی فرمێسکڕێژ و تەقەی ڕاستەخۆی هێرشیان کردە سەر ناڕازیان. لە کەنگان، بەندەرعەباس، کەرەج، گەوهەردەشت و مەشهەد لاوانی شۆڕژگەر لەگەڵ هێزەکانی ڕژیم بەشەڕ هاتن و ڕێگای هاتوچۆیان لە سەرکوتگەران داخست. هەروەها لە جەریانی ئەم سێ ڕۆژە ناوەندە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی دوکان و ئەو بازارانی کە مانیان کرد بوو بەتایبەت لە شارەکانی ڕوانسەر، سنە، شابات، پاوە و ئیلام دوکانەکانیان پلم کردو و بەردەوام هەڕەشە لە دوکاندارانی دەکەن کە لەم مانگرتنە بەشداریان کردووە. لە ڕۆژی سێشەمەوە تا ئێستەیش فەرماندەی هێزە سەرکوتگەرەکانی سپای پاسداران لە جوانڕۆ لە ترسی سەرهەڵدانی خەڵک شارەکەی گەمارۆ داوە و ڕێگە نادات پێداویستی خەڵک و دەرمان هاوردەی ئەو شارە بکرێت. هەر لەم ڕۆژەیشدا کۆمەڵێک لە کرێکارانی پترۆشیمی چواری ئیلام و سنا، پاڵایشگای ئابادان، کرێکارانی داروگەی تاران، کرێکارانی سیمانی سپاهان و ڕۆغن نەباتی شیراز لە ناڕزایەتی بەکردەوە دەرنەهاتنی ڕیزبەندی پیشەکان و نەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوە. ئەمە ئاخر گزارشێک بوو کە ئەمڕۆ ڕوویدا هاوڕێ گۆڵناز تایسەت شتێک تازەک نەبوو کە پێتانی ڕاگەین. زۆر سپاس هاوڕێ ڕێزان بۆ بە زانیاریەکانت، زۆر سپاس کە ئامادە بوویت. زۆر سپاس بۆ ئێوەش، خۆش پەیماندونەبی. زۆر سپاس. هاوڕێ حەسەن ئەگەر بێمە لای جنابتان هەروەکو هاوڕێ ڕێزان باسی کردین ڕۆ ڕۆژی خوێندکار بوو 16 سەرماوەز و بینیمان لە زۆربەی کزان کۆکانە ناڕەزایەتی و تەجەموا بوو. ئێوە ئەرزیابیتان لەم ڕۆژە چییە؟ سەرەتا سڵام هەیە بۆ بینەرانتان، هەروەها بۆ خۆتان و هاوکارانتان و هیوای سڵامەتی. ئەوەی ڕاستی بێت ئەم خەباتە یەک ڕۆژ نییە، بەڵکو ئەو مانگرتانە سێ ڕۆژە، لە ڕۆژی دوێنێ و پێرێ و ئەو ڕۆکەوە دەستی پێکردووە. لە هەر سێ ڕۆژەکەدا ئەگەر چاوی لێکەین گروتینێکی تایبەتی هەیە و ئەمڕۆکە خەباتی دژ بە کۆماری ئیسلامی زیاتر لە 8 ڕۆژی تێپەڕ کردووە و ئەم سێ ڕۆژە بە تایبەت سێ ڕۆژ مانگرتن، سێ ڕۆژ ناڕزایەتی، سێ ڕۆژ لە شەقام بوون کارێکی ئاسان نییە. واتوانم بڵام ئەمڕۆکە بە ئەوجی خۆی گەیشت. ئەم خەباتە بە داواکاری خوێندکاران بۆ 16 ئازەر لانی ئەوڕۆکە کە ڕۆژی دانیشتووە لە ئێران و هەروەها لە زیاتر کە 30 دانەشار لە فعالینی کرێکاریەوە، لە فعالینی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوە، لەوانەی کە شەقامیان بەدەستەوەیە فراخانیاندا بوو کە ئەم سێ ڕۆژە ببێ بە سێ ڕۆژ مانگرتن و ناڕزایەتی و خەباتی شەوانش لە دژی جمهوری ئیسلامی ببوورە. بۆیە من پێم وابێ ئەو فراخانە جوابی مثبەتی وەرگرتەوە و هەروەکو لە گزارشەکانی هاوڕێ هاوکاریشمان ڕێزان داهات بوو لەوێدا نیشانی داد کە لە زۆربەی شارەکان بەتایبەت شارە گەورەکان هەر ئێستا ئەم شەویشکە ئێمە قساکەین لە حاڵی حاضردا تاران کە پێتەختە زۆر شلوقە، ئیسپەهان، مەشهەد، هەروەها کوردستان کە ئەوە توانم بڵم جێگە و پێگەیکی تایبەتی لەم خەباتەدا هەیە و لەنا ئەوانی شارەکانی وەکو سنە و سەقز و زۆر شاری دیکە گوڵی سەرتۆپی ئەم خەباتن کە هەیە. بۆیە من لە یەک وشەدا دەڵێم ئەرزیابی مثبەتە. پێم وابێ ئەم سێ ڕۆژە ئەو فراخانانە جوابی خۆی دایەوە و پێم وابێ بزوتنەوەی ناڕزایەتی دژ بە کۆماری ئیسلامی بۆ لە گۆڕنانی کۆماری ئیسلامی چەند هەنگاو چووە پێشەوە، یەکگرتووی زیاتر بوو، هاودەنگی زیاتر بوو و بەرەو ئەوە دەڕۆین کە بزوتنەوە ڕەسەنەکانی ناو ئەم کۆمەلگایە
وەکو بزوتنەوەی خوێندکاری، وەکو بزوتنەوەی کرێکاری، وەکو بزوتنەوەی جەماوەری، وەکو بزوتنەوەی شۆڕەژێڕانی خەڵکی کوردستان لە واقعدا ئەم ڕووبارانە خەریکن یەکتر دەگرنەوە و بەرەو ئەوە دەڕۆن کە دەریایەکی بەرین پێک بێنن کە ئەویش دەریای خەباتی جەماوەریە بۆ لە گۆڕنانی یەکجاری کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. هاوڕێ حەسەن خۆتان نەزانن کە زوستنەوەی خوێندکاری مێژوویەکی هەیە و مێژوویە لە مێژە ئێوە توان لێرە و مێژووەکەمان بۆ باس بکەن. تاو جێگایی بە مێژووی خەباتی خوێندکاری دەگەڕێتەوە ئەوەی ڕاستی بێ هەر لەو کاتەوە کە زانکۆکان لە ئێرانە دروست بوون لەو کاتەوە تا ئێستا خەباتی دانیشتجوو بە حکمی ئەوەی کە لەگەڵ خوێندن، لەگەڵ زانست، لەگەڵ علم، لەگەڵ بیرروباوەری جۆرا و جۆر لە ناو زانکۆکانە سەرکاریان هەیە بەرەڕوو بووین. ئەمە شتێکی تازە نییە. هەر لە دوای ئینقلابی مەشروتەوە ئێمە توانین بڵین لە خوێنگاکانە و لە تایبەت زانکۆکانە کە لە دەورەی ڕەزاشایشە بە نەوعێک زۆرتر پەرەیان سند و دواتر لە زمانی ساڵەکانی 20 زانکۆکان هەمیشە و داریم کانونێک بوون، ناوەندێک بوون هەم بۆ پەروەردەکردن هەم بۆ پەروەرێژدانی نخبەی کۆمەڵگا. بەشی هەرە زۆری دامەزرێنەرانی ئەحزابی سیاسی بە تایبەت حیزبە چەپەکان، بە حیزبە شۆڕەژێڕەکان و هەروەها بەشێک لە ئەحزابی لیبراڵیش لە ناو زانکۆکانەوە هاتوون. چەند تماشای گروپی 53 نەفەر بکەین کە ئێمە هەمویان خوێندکارن کە دکتۆر تەقی ئەرانی لەسەرەوەی هەمویانە و دواتر بەشێک لەمانە دەبن بە دامەزرێنەرانی حیزبی تودەی ئێران و یا ئەوی شەعاواتانی کە دواتر لە دەهەی 20 لە حیزبی تودەدا ڕوو دەدەن ئەو لایەنانەی کە لێی جیا دەبنەوە هەر کەسانێکن کە ڕابردووی خوێندکاریان هەیە بەتایبەت لە ناو چەپە، لە ناو جەرەیانی چەپە یا لە زانکۆکان و دێن یا لە بزوتنەوەی کرێکاریەوە دێن، حتا ئەو کەسانەی کە سەر بە قشر و توێژی مامناوەند و سەرەوەتری کۆمەڵگایشن لەوێەوە دێن. بەڵام لەم نێوەدا ساڵی 32 کە ڕۆژی خوێندکار بەم ناوە ناودێرکراوە تایبەتمەندێکی دیکەی هەیە. ئەویش دوای ئەو تەلاتوماتەی کە لە دەهەی 20 بۆ حەمەڕەزاشا دێتە پێشەوە، دوای ئەوەی کە لە ساڵی 32دا لەگەڵ نخستوەزیر واتە موسەدەق دەکەونە کێشەوە فەزاکە ئاڵوگۆڕی بەسەردادێ وەشا مەجبور دەبێ ئێران بەجێ بێڵێت و بڕوات بۆ بەغدا و لەوێ و بەرەو ئیتالیا و تقریبەن بە نەوعێگە توانین بڵێ ناومێد ببوو لە دەسەڵات. بەڵام لە ڕێگای ئەرتەشبوت فەیزوڵای زاهدیەوە کە ئەو کاتە شا دیاری کرد بوو فەرماندەی ئەرتەش بوو، دکتۆر موسەدێق نخستوەزیر بوو، کودەتایە کرا کەم کودەتا پشتیوانیەکەی ئەمریکا و بریتانیا بوون. لە دڵی ئەو کودەتادایە کە شا دەجێڕنەوە بۆ ئێران دەوڵەتی موسەدێق سەرنگون دەکەن و بزوتنەوەی خوێندکاری ئەو سەردەما ناڕازیە بە مۆزیەتە. قەرار وایە هەر لەو سەروبەندانەدا لە ساڵی 32دا لە ئەم چەند ڕۆژەدا جێگری سەرۆکۆماری ئەمریکا واتە ریچارد نیکسۆن کە معاونی ئایزنهاوێرە دێ بۆ ئێران و ئەو دێت بۆ ئێران. هاتنی ئەو بۆ ئێران دانیشگا دەشڵەژێنێ دانیجویان کە قشری پێشڕە و ئاگاهی ئەو کۆمەڵگایەن ناڕزایەتی دەردەبڕن بە هاتنی جێگری سەرۆکۆماری ئەمریکا بۆ ئێران و پیان وایە ئەمە ئێران هەرچی زیاتر بەرەو وابەستەجی بەرەو بەکرێگیراوی بەرەو ئەمریکا دەبات و ئەوە تەبعاً هەم نیازێکی ئەمریکا بوو لە بەرابەر ئەو شۆڕەوی ئەو کاتدا کە دوو دانە زلهێز بوو یا دوو قوتب لە واقعدا نەک دوو زلهێز، دوو قوتبی بە معنایەک ئەمپریالیستی بوون شەرق و غەرب کە لەگەڵ یەکتری کێشەیان بوو. ئێران خاڵێکی مێحوەری یان نقطەیەکی مێحوەری لەم جێرە کێشانەدا بوو. لەلایەکەوە دەستی بە ئاوە گەرمەکانی خەلیجی فارس و دەریای عومان بوو، لەلایەکەوە لەگەڵ چەندین وڵاتی سەر بە بلوچی شەرق لەوانە ئەو کاتە ئازربایجانە، گورجستانە، ئەرمەنستانە، تاجیکستان ئەمانە بەشی زۆریان هاومەرزن لەگەڵ ئێران و لەو مەرزەدا قەراریان گرتووە. بۆ یەکانێ یەک ئەمریکا لە بیری ئەوەدا بوو کە سپەرێکی دیفاعی لە بەرابەر نفوزی شۆرەوی بۆ ناوچەکە و هەروەها بۆ گەیشتنی دەستدەستی بە ئاوگەرمەکانی خەلیجی فارس دروستکە. ئەم هاتنەی ریچارد نیکسۆن لە واقعدا بۆ دەستپێکی ئەم پەیوەندیە بوو بۆ دڵگەرمیدان بە شا بوو کە لە کودەتایەکە نەجاتی ببوو گەڕابووە بۆ ئێران و داهات لە دانیشگای تاران
لەوێ دکتۆرای افتخاری پێ بدەن. ئەو ڕۆژە ڕۆژی لە 13 تا 15 تا 16 مانگیش ناڕزایەتیەکان لە زانکۆیە زۆر تون دەبێت، اعتراز دەکەن بە هاتنی ئەم کەسەوە. ئەو ڕۆژە کە ئەو دێت اعتراز دەبێت. هێزەکانی حکوومەتی پاشایەتی ئەرتەش کە وتەمەکو ئێستا سپای پاسدار و بەسیج و ئەوانە نەبوون، ئەرتەش بوو کە حافزی نەزم و ئینزبات و جیا لە ژاندارمەری و پۆلیس و ئەوانە کە بوون ئەوانن دەوروبەری دانیشگای تاران گەمارۆ دەن و تەقاکەن لە خەڵک تەقە دەکەن و لەو ڕووداوەدا 3 خوێندکار بەناوەکانی مستەفای بزرگنیە، ئەحمەدی قەندچی و مەهدی شەریف ڕەزەوی گیانیان بەختەکەن. چەندین خوێندکاری دیکەش بریندار دەبن و لە واقعدا ئەوە لەلایەن دەسەڵاتی پاشایەتی و هەدیەیەک بوو. ئەو کاتە درا بە ئەمریکا بۆ ئەوەی کە ئێمە ئێرانتان بۆ دەکەین بە جەزیرەیەکی ئارامش و ئەمریکا دەتوانێت بێت لێرە پاڵپشتمان بێ و سەرمایە گوزاری بکە. و ئەوە ئیتر بە دوای ئەوەدا ڕۆژی 16 ئازەر بە مناسبەتی گیانبەختکردنی ئەم 3 دانیشتجووەوە ئەم مستەفا و ئەحمەد و مەهدی بە ناوی ئەو 3 کەسەوە ناوی نرا ڕۆژی دانیشتجوو. دواتر تەبعاً ئیجازەیان نەدەدا خۆم ڕۆژە بەڕێوەچێ، بەڵام دوای ئەوەی کە ئیستبدادی پاشایەتی لە ئێرانە حاکم بوو تاکوونە ساڵی 57 کە حکوومەتی پاشایەتی ڕووخا ئەم ڕۆژە بە نوێک دەیانویست لە بیر بەرنەوە، بەڵام دوای ڕووخاندنی پاشایەتی لە ڕاپەڕینی ساڵی 57دا جارێکی دیکە ڕۆژی دانیشتجوو وەکو ڕۆژی ڕێزلێنان لە فیداکاری زانکۆ، وەکو ڕۆژی ڕێزلێنان لە گیانبەختکردنی ئەم 3 دانیشتجووە و چەندین دانیشتجووی دیکە و ئەوش بڵم هەر ئەو کاتە کۆمەڵێک لە مامۆستایانی تێکۆشەر و شۆڕەژێری دانیشگای تاران ئێستەعفایاندا دژ بەو جنایەتی کە لە دانیشگادا ڕوویدا بوو. بەڵام خوب بێمە دەمازانی شاور دەوردە بەرەو تەسبیتی دەسەڵات و حاکمیەتی خۆی دەڕۆی و گوێی لەو شتانە شل نەدەکرد. بۆی ڕۆژی دانیشتجوو بۆ ئەمە دەگەڕێتەوە. تەبعاً جمهوری ئیسلامی حەولیدا ئاڵوگۆڕ دروستکا لەمەدا، حەولیدا ئەمە ناوی بنێ ڕۆژی دانیشتجویانی بەسیجی، ڕۆژی دانیشتجویانی حکوومەتی، ڕۆژی ئەوەی کە دژ بە شا بووە نەک دژ بە ئیستبداد بێت، چون جمهوری ئیسلامی زۆر مستەبدتر لە دەسەڵاتی پاشایەتی بوو لە ئێرانە و ئەمڕۆ کە دەیبینی ئەو ئیستبدادە چۆن خۆی نیشان دەدا. بەڵام لەم کێشمەکێشەش کە لە بینی خوێندکارانی بە تایبەت چەپ و سوسیالیستا بوو و لە بینی دەسەڵاتی ئیسلامیدا بوو ئەوانیان بۆ نەچوە پێشەوە. بۆیە بە شێوەهای جۆراوجۆریش ئەم ڕۆژە ڕێز دەگیراوە. ئێمە ئەوە دەزانین کە ئەو کاتانەی کە فەزای سیاسی دەکرێتەوە مەجال بۆ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان زیاتر دەڕەخسێ کە خۆیان عەرزە بکەن. بۆیە لە 81 ڕۆژی ڕابردوودا کە بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە مەرجی مەحسای خۆشەویست لە شاری سەقزەوە دەستی پێکردووە، هەتا ئێستا ئەو خەباتە بەردەوامە و ئەو ساڵەکە ئەتوانم بڵێم بە گوڕوتینترین ڕۆژی دانیشتجوومان چ لە دەورانی ئیستبدادی پاشایەتی و چ لە دەورانی ئیستبدادی کۆماری ئیسلامیدا بووە و جێگای قەدردانی و ڕێزدێگرتنە سەری ڕێز و نەوازش بۆ ئەو 3 دانیشتجووەوە بۆ هەموو دانیشتجویانێکە لە ماوەی ئەو چەند ساڵەدا 69 ساڵەدا گیانی عزیزی خۆیانیان فیدا کردووە، سەری ڕێز و نەوازشیان بۆ دادەنەوێنین و هیوادارین کە بزوتنەوەی دانیشتجووی بە هاوخەباتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی شەقام، بزوتنەوەی شۆڕەژێرانەی کوردستان بەو ئامانجە بگا کە ئەو تێکۆشەرانە و بە سەدان تێکۆشەری دیکە گیانی خۆیانیان بۆ بەخت کردووە بە ئامانجەکانی بگات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. من هاتم پرسیاری ئەوتان بۆ بکەم کە خۆتانزان لە سەرهەڵدانی ئەم شۆشەوە دوای گیانبەختکردنی ژینا ئەمینی لە شاری تاران بەدەستی گەشتی ئێرشاد دوای ڕۆژێک خوێندکاران وەکو باقی بەشەکانی دیکە لەم ڕووداوە دەور و نەقشیان بوو. ویستم پرسیارەکەمەوە بێت کە دەور و نەقشی خوێندکاران لەم ڕووداوە و ئەم شۆرشە ئێوە چۆن هەڵی دەسەنگێن کە بەشێکی خۆتان ئیشارەتان پێکرد. من پێم وابێ دەوری خوێندکاران لەم بزوتنەوەدا دەورێکی زۆر چالاکە. تقریبا لەو کاتەوە کە بزوتنەوەکە دەستی پێکردووە خوێندکاران لە ناو زانکۆکانە، لە دەرەوەی زانکۆکان، لە شەقامەکان، لە هەموو جێگایەکە دەرگیرن. ڕاستە بزوتنەوەی دانیشتجوویەکێک لەو بزوتنەوانەیە کە نەتەنیا لە ئێرانە بەڵکو لە ئاستی جیهانیشدا بە معنایەک بزوتنەوەیکی ڕچەشکێنە، بزوتنەوەیەکە کە ئەوڵەن یەکگرتووە بە دەلیلی ئەوەی کە چەند هەزار چەند سەد هەزار و بگرە چەند ملیۆن
دانیشتجو لەژێر سەقفایەکە کە ناوی دانیشتگای ئێستا ناوەکانی فەرقیە، یا دانیشتگای دەوڵەتیە یا دانیشتگای ئازادە، هیچێک ناوی دانیشتگای تارانە، هیچ عەلامە، هیچ شەریفە، بەڵام کولەن دانیشتجوون. فەرق ناکە بۆ بابەتەوە ڕشتە دەرسیەکانیان ئەو شوێنەی کە دەرسی تارەمی ناوی دانیشتگایە. لە ساڵێکە ڕۆژێک دیاری دەکرێت بۆ ئیمتحان ویان بۆ یەکانی گردوکۆن ئەوان بەو معنایە جنبشێک یا بزوتنەوەیکی جەمعیە، بزوتنەوەیکی گردوکۆیە. مەسەلەن ئەوە فەرقی هەیە لەگەڵ نەوعێک وەک بڵێ مەسەلەن بزوتنەوەی ژنان. ڕاستە بزوتنەوەی ژنانی وەک بزوتنەوەیەک چاوی لێ دەکەین، بەڵام ئەو سەقفە مشەخەسەی کە بزوتنەوەی ژنان لە ژێری کۆبێتەوە ئەو سەقفەکە نییە، بەڵام داخوازەکان هەیە. سەرەن خەبات لە دژی حجابی ئیجباری، خەبات لە دژی یاسا و ڕێسای کۆنەپەرستانە و پیاوسالار، خەبات لە دژی هەڵاواردن، ئەوە ڕۆح دەکات بە ئەو بزوتنەوەیەدا، ینی مەجای پێدا وەکو بزوتنەوەی لە دەوری شعارەکانی کۆبێتەوە. بەڵام بزوتنەوەی دانیشتجویی جیاواز لەوەی کە شعار و متالباتی خۆی سەقفێکیشی هەیە، بزوتنەوەی کرێکاری ژوایە. ئێمە گەرچاو لە بزوتنەوەی کرێکاری بکەین لە ناوەندگەلێکا کۆبنەوە، تۆ توانی دەستنیشانی کە کرێکارانی فولاد، کرێکارانی سەنعەتی نەوت، کرێکارانی زەوبی ئاهەن، کرێکارانی تراکتۆر سازی، کرێکارانی پترۆشیمی، ئەوانە هەم بە تعداد دەستنیشان دەکرێن، هەم بە سەقفێکە لە ژێریدا کۆ دەبنەوە. جا بۆیە بزوتنەوەی دانیشتجویی لەو بزوتنەوانەیە. بێجگەلەوە لە ئاستی جیهانیشە ئێمە تەماشای بکەین، بزوتنەوەی دانیشتجویی بزوتنەوەیکی ڕچەشکێنە بە حکمی ئەوەی کە ئەوڵەن لەگەڵ علم و زانست و شتی سەردەمە سەرکاریان هەیە. بێجگەلەوە ئەکسەری ئەم دانیشتجویانە کوڕی خەڵکێکن کە ستەمیان لێکرێت. زۆر یەک لەو دانیشتجویانە خۆیان دەبێت لە تەحتیلات تا بچن کار بکەن، یا هاوینان کە تەحتیلە بن دەبێت بچن کار بکەن، کرێکاری بکەن بۆ ئەوەی کە ژیانی خۆیان و بنەماڵەکەیان دابین بکەن. یا حتا کوێ من زۆر دانیشتجو قسەم لەگەڵ کردوندایان ناسم، جاری وا هەیە کە دێتەوە مثلەن ڕاندەی تاکسیە، دەچێت لە دوکانێکە یارمەتی بابی دەدات کە سەوزی فرۆشە، یا مەسەلەن خانمێکە کار لەگەڵ دایکی لەگەڵ کەسی دیکەی ئەوانە دەکات. بۆیەکانێ بەو لە حازەیشەوە ئەم بزوتنەوە تێکەڵ لەگەڵ دەرد و ڕەنج و ئازارەکانی خەڵکیەوە کۆمەلگایە. ئەوانە ئەو تایبەتمەندیانەی پێدەدات کە لەلایەکەوە پایەکی لە جامعەدایە، لەلایەکی دیکەوە لەگەڵ کتێب و خوێندنەوە و علم و زانست و تەکنۆلۆژیا و لەگەڵ هەمووی ئەوانە سەرکاری هەیە، پس کە وایە فکرێکی ئاوڵی هەیە. طبعاً معنایەوە نییە کە هەمووی وایە، ناو دانیشتگایشە گرایشی ناسیۆنالیستی تێدایە، گرایشی ئاینی تێدایە، گرایشی لیبراڵی تێدایە، بەڵام ئەو بەشەی کە پێشتازە، ئەو بەشەی کە لە واقعدا ئاوڕوونکەرەوەیە، بەشە سوسیالیستەکەی بزوتنەوەی دانیشتجوییە. بەڵام بە هەمووی ئەمانەوە پێیان دەڵێن دانیشتجووی، تر لەناو خۆیان ئەوی چێشمە چێش و ئەوانەیشان هەیە. بۆیە بە ئەگەر چاو لەو بەو تەوزیحاتەوە دەگەم بەوەی کە بزوتنەوەی خوێندکاری لە ئێرانە بزوتنەوەیکی حەی و حازر بووە. ئێمە هەر لە دوای 57ەوە گەرچاو لێ بکەین دانیشتگاکان یەکێک لە ناوەندەکانی دیالۆگ و بەحث و جەدەل بووە لە زمانی شایشە. ڕۆژانە و سخنڕانیانەی کە لە دانیشتگای تاران دەکرا لە سەردەمی قیامە، ئەو دانیشتجوە چەپ و ئازادی خوازانە. مەسەلەن نەخشی چریکەکان کە وەختی خۆی هێزێکی بەرچاو بوون لە کۆمەلگای ئێرانە، مجاهدین یا سازمانهایەکی چەپ و ئازادی خوازی دیکە، یا حتا مەسەلەن لیبراڵەکان کە لەوێ کاریانە کرد، یا لایەنی مەسەبی. بەڵام بە حکمی ئەو زەخت و زۆرەی کە لایەنی ارتجاعی و مەسەبی پەیدای کرد، بە حکمی ئەو فشار و کوشتار و جنایەتەی کە جمهوری ئیسلامی کردی، دانیشتگایان بە معنایەک تەسخیر کرد. بەڵام کوێ دانیشتگایان تەسخیر کرد؟ چوارچێوەی دانیشتگایان تەسخیر کرد، بەڵام دڵی دانیشتجویان بەدەست نێنا. دەفتەری تحکیمی وحدەتیان دروست کرد، دانیشتجوایەکی سەر بە حکوومەت. لە دڵی ئەوانەیشە دوای دانیشتجوایەکی تریان لێ پەیدا بوون کە ئێستا بەشێکیان لە دەرەوە مفەسری رادیۆ و تەلەڤیزیۆن و کاناڵەکانن کە لە لیبراڵەکانن، بەشێکیان بەرەو چەپ هاتن. بۆیە زانکۆ باتەوەجو بەو تایبەتمەندیانەی کە عەرزم کردی هەمیشە و دایم ناوەندێکی ململانێ بووە، ناوەندێک بووە کە ئەگەر بەشێکی توانن بڵێن بەشی کەمیشێتی کە ئەو هێژمۆنیەی جمهوری ئیسلامی قبول کرد، بەڵام بە هێزی زەبر و زەنگ، بە هێزی زەخت و فشار و ئەوانە بەشی هەرە زۆری قبولی نەکرد. ئێمە لە بیرمان نەچێتەوە لە دەورەی خاتەمیاچیان کرد. ئەو کەسەی کە ئەمڕۆ کە دەڵێ شعاری ژن، ژیان، ئازادی شعارێکی شیرینە و بە باوەڕی من لەگەڵ ئوسولگەراکانە پیانوتە ئەو قسەیەمان بۆ بکە، بۆ ئەوەی لە ئەگەری ئەو کات و ساتانەی کە جمهوری ئیسلامی دەیە بڕوخێ، جارێکی دیکە ئیسلاح تەڵەبان بێن و بنە بە کۆڵەکەی نەجاتی ئەم نیزامە، کە من پێ وایە تازە ئەوە ممکن نییە. بۆ یەکانێ
لە دەورانی ئەم جەنابی مەلایەدا چیان لە دانیشگاکان نەکرد لە پەنجێرەی دانیشگا و دانیشگاکانیان فردا خوارەوە دانیژیەکانیان فردا خوارەوە بەڵام کۆڵیان نەدا لە ساڵەکانی ئەترازاتی دیکەی هەشتا حتا بەڕێی مەنکو کە هاتن خواستی خۆیانیان مەترا کرد لە دەیمانگی 96 لە ئابانی 98 لە 1400 ساڵێک لەوە پێشتر لە هەمووی ئەمانە ینی خوێندکاران لە پێشەوە بوون بۆیەکانێ ئەرزیابی لە جنبشی دانیژووی لە نەزەری منەوە ئەرزیابیەکی مثبەتە بەڵام لە بیرمان نەچێت کە جنبشی دانیژووی لە هیچ وڵاتێکە تا ئێستا بە عمری خۆی نەتوانێت استبداد بڕوخێنێ و لە ئێرانیشە ئەوە ممکن نییە و ئەوە بارێکی سەنگینە ئەگەر کەسێک ئینتزاری ئەوە بکات کە بزوتنەوەی دانیژووی دەتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێنێ لە هیچ ئێوە نەڕوخاوە بەڵام بزوتنەوەی دانیژووی ئەگەر لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و لەگەڵ بزوتنەوەی شەقامی یەک بگرنەوە بڵێ ڕوخاندنی جمهوری ئیسلامی مسۆگەر دەکەن ڕوخاندنی هەر ئیستبدادێکی دیکەش مسۆگەر دەکەن بۆیەکانێ من لام وایە لەم ماوەی ئەم 82 ڕۆژەدا کە بزوتنەوەی ناڕەزایەتی دش بە کۆماری ئیسلامی بووە بزوتنەوەی دانیشتجویی بە واقع مایەی داناوە دارە هێندێک لە دانیشگاکان ئێستا نەهاتوون بەڵام ئێوە تەماشا بکەن دانیشگایەکی مەسەلەن وەکو ئەلزەهرا کە دانیشگای لە واقعدا ئیدئۆلۆژی بوو بۆ جمهوری ئیسلامی پەروەردەی ژنانی سەر بە کۆماری ئیسلامی و نەزەر خاوەن فکری بۆ ئەوان دروست دەکرد ئەوانش پەیوەست بوون بە ئەتراز و ناڕەزایەتیانەوە کایە بۆی هەمووی ئەمانە ئەومان پێ دەڵێت کە بزوتنەوەی دانیژجویی لەم دەورەدا بزوتنەوەیکی فعالە و من تەسەورم ئەوەیە کە ئەم حرەکەتانە قوڵتر بێتەوە ناڕەزایەتی جەماوەریەکان بەهێزتر بێ بە باوەڕی من بزوتنەوەی دانیژجویی بە گروتینێکی زیاتر دێت و بەشێ لەو شعارە پێی دەڵێن ساختار شکێن بەشێ لەم شعارە ساختار شکێنانە لە دانیشگاکان و دێنە دەرەوە هەر ئەوڕۆکە مەسەلەن گوێ لە شعارەکانیان بگرن یا کابرای ڕئیسی ئەمڕۆکە هەڵساوە چووە بۆ ئەوەی کە نیشانیانداوە دانیژجوهای ئازادی خواستین دانیژجوهای بەسیجین ڕئیسی ناوێرێ چێتە ناو دانیژجویانی ئازادی خوازەوە ڕئیسی شورای شاری تاران چوو ببینن چیان پێکرد چۆن هویەکەن لە خودی دانیشگادا پیوا بوو زۆرین یا ڕئیسی وتی بە منیان و تەمەچەوە بۆ دانیشگای تاران دەیە وای نیشاندا کە گوای ئەمنیەت هەیە هەموو کەس دەزانێەوە کۆمەڵی دانیژوی بەسیجی و بەچکە پاستار و بەچکە بەسیجی و ئەوانە بکویان کردو بۆیان جا دەرەحاڵ قسەکەم دەکا بەوەی کە بزوتنەوەی خوێندکاری بزوتنەوەیکی ڕووناکبیریە بزوتنەوەیکی ئازادی خوازیە پێیەکی لەناو ستەمی ئەو جامعە و چەوسانەوەدایە کە خانەوادە و دایک و بابیانە پێیەکیشی لە بیرای مێشکیانە لە ئازادی خوازی و لە فەرهەنگێکی متەرەقیە کە ڕۆژانە لەگەڵیانن و ئەم حرەکەتە زۆر زۆر گرینگە و بزوتنەوەی کرێکاریش دەبێت ئەهەمیەتێکی تایبەتی پێبدا و تێکەڵبوونی ئەم دوانە و بزوتنەوەی شەقام ئەو سێ بزوتنەوەیە بە باوەڕی من ئەوەیە کە ئاخرین نەفەسەکان لە جمهوری ئیسلامی دەبڕێت. والله زۆر سپاس هاوڕێ حەسەن حتمما پرسیارتان لێکم لەسەر قسەکانی ئیمڕۆی ڕئیسی بەڵام پێم خۆش بوو لێرە لەسەر مانگرتنەکان قسە بکەین ئێمە لە سێ مانگی ڕابردوودا چەند جار مانگرتنی سەرکەوتومان بووە هەر جارێکی لە جاران سەرکەوتوتر بووە سەراسەریتر بووە ئەمە ئەتوانێت چیمان پێ بسەلمێنێت ئەم مانگرتوانە ئاوا سەرکەوتووە و سەراسەریترە تاو جێگای بە مانگرتن دەگەڕێتەوە زۆر جار وتراوە قسەی ڕاهبەرانی چینی کرێکارە کە دەڵێن مانگرتن مەدرسەی شۆڕشە ئاعتساب مەدرسەی ئینقلاب است ئەمە زۆر مانایی هەیە مانای ئەوەیە کە یەکگرتووی دروست دەکات مانای ئەوەیە کە هاوبیری دروست دەکات مانای ئەوەیە کە ئەو بەشەی کە ئێستا محافزەکارە ترسی هەیە لەوەی کە بێتە ناو ئەم خەبات و ناڕەزایەتیان و چی بەسەردێت ناترسێت دوکانەکەی دادەخات با من یەک دوو دانە نمونەتان پێ بڵێم لە چەند مانگرتن ئەو ڕۆکە چەندانە گزارش بۆ ئێمە هاتووە لە شاری سنەوە فروشگاهای دەوڵەتی سەر بە حکوومەتی جمهوری ئیسلامی بە مانگرتنەکە پەیوەست بوون لە چەند جێگای تریشە ئەمە بووە ئەمە نیشانەی چییە خۆ قسەی ڕئیسی نییە کە بڵێ هەڕەشەیان لێکردوون خەریکن دوکانەکانیان دەسووتێنن نە بازاڕیەکە کە بیر لە مەسلحەت دەکاتەوە دەزانێ هەر ئەو فروشگا زنجیرەیە کە سەر بە حکوومەتە ئەگەر بەو مانگرتنە پەیوەست نەبێت سبحەینێ خەریدی لێ ناکەن کالا و کەلوپەلەکە بەسەر دەستیەوە دەمێنێتەوە وەرشکست دەبێت و منطقی پوڵ حکم دەکات کەوچێ لە بۆ مانگرتنە پەیوەست بێ بە قەولی مارکس دەڵێت ئەوە پوڵە حاکمە بەسەر ژیانی دەوڵەمەند و سەرمایەدارەکانە نەک سەرمایەدارەکە ئەربابی ئەو بێ پوڵ ئەربابی ئەوانە پوڵ حکمی کردیان
کە لەلایەکەوە ئەو حرەکەتە گەورە لە شارێکی کوستنە دەبینن لەلایەکی دیکەشەوە ئەگەر بازارەکەیان بیانەوێ بەردەوام بێت و بیان هەوێ خەڵک چێ خەریدیان لێ بکە دەبێ بێن و پەیوەست بن. نمونەیمان بینی لە هەندێک لە شارەکان و شوێنەکانی دیکەدا ئەو ناوەندانە ئەو فروشگا زنجیرەیانە کە دایان نەخست بوو پەپوو تێدا دەخوێن خەڵک نەچون خەریدیان لێ بکەن و ئەوان نگەرانن لەوە بۆ یەکانێ اعتساب ئەو منطقەی تێدایە خەڵکی ڕاڕا خەڵکی دوودڵ خەڵکی متەزەلزل ئەوانش پەیوەست دەبن بەو ناڕەزایەتیانەوە. بازاڕیەک بە خااتری ئەوەی کە دوکانەکەی گەسعینەت و پێ بڵم پیاوێکی باش بووە ئەلبەتە خۆ زۆر پیاوی باش و زۆر ئینسانی باش و شەریف و شەرافەتمەندیش لەناو بازاریانە هەیە کوڕیان تێدا چووە کچیان تێدا چووە لە کاتی خۆشیدا زیندانیان بینیوە هەر لە شارەکانی کوردستانە تەبعید کراون من مەبەستم هەموو نییە من بەستم ئەو بەشی سەرەوەی و بەشی دەوڵەمەند و بەشی محافزەکارەکەیەتی بیر لە مەسلحەتی خۆیان دەکەنەوە لەوە بگرە هەتاکوونێ هێز دەدات بە خەڵکی دیکە هێز دەدا بە کرێکارێکی بێکار هێز دەدات بە خەڵکانێکی کە خەریکن تەولیدی وردیان هەیە و اعتساب ئەو ڕۆحی هاوکاریە دروست دەکات. بۆیە ئێمە وەختێک کە بیرمان لێکردەوە باشترین خزمەتێک کە ئێمە توانین بەم سێ ڕۆژی خەباتەی دانیجویان کە بانگەوازیان کردووە بۆ مانگرتن و لە سی شارات چیە ئێمە تەردیدمان لەوە نەکرد هەمووکو کمیتەی ناوەندی کاتی حیزبی کۆمۆنیست هەمووکو کمیتەی ناوەندی کۆمەڵە دوودانە ڕاگەیاندنماندا و داوامان کرد لە خەڵک بەو مانگرتانە پەیوەست بن. کمیتەی ناوەندی کۆمەڵە داوای کرد لە خەڵکی کوردستان و حیزبی کۆمۆنیست و ڕایکاریگەریش بەیەک و ڕاگەیاندنێکیاندا داوایان کرد لە خەڵکی ئێران کە دێنە ناو ئەو مانگرتنەوە پشتیوانی لەو مانگرتنەکەن و بەخۆشیەوە جوابیاندایەوە بۆ پشتیوانیش کە لایەنەکانی تریش کردیان تەبعا ناڵێم هەر ئێمە لە کوردستانی ئەحزابی دیکە کردیان لە دەرەوەی کوردستان بەشێ لە سازمان و ڕێکخراوە چەپ و سوسیالیستەکان کردیان و هەمووی ئەوانە دڵگەرمیدا بەم خەباتە و ئەو خەباتی هەرچی زیاتر لە یەکتر تێکتەنی ینی مانگرتن ئەو حکمەتەی هەیە کە خەڵک ڕۆژێک مەسەلەن لە ماڵەدا دەنیشە بیر دەکاتەوە ئەری ئەمڕۆ بۆ دوکانەکەم نەکردووە ئەمڕۆ بۆ نەچوومە بانک ئەمڕۆ بۆ نەچوومە سەر کلاسی دەرسەکەم خوێندکارێکە ئەگەر نەیزانی لە دایک و بابی پرسیار دەکات ئەرێ بابە چی قەوماوە ئەرێ بۆ ڕۆکە مەدرسەمانی ئەرێ ئەمڕۆ بۆ دانیشگانیە 1001 پرسیاری دیکە دەبێت جواب وەربگرێتەوە. بۆی کانێ ئەمانە هەمووی دەبێ بە باعثیەوەی کە یەکگرتووی دروست دەبێ وەڵامی پرسیارەکانی تێدا دەبینینەوە داخوازەکان تێدا شەفاف دەبێتەوە. ئێوە تەماشا بکەن مەسەلەن لە کوردستانە تا ئێستا 16 مانگرتن کراوە بەمەی ئەمڕۆکەوە هەفتەی 3-4 دانە لەو مانگرتانە حیزب و لایەنە سیاسیەکان بانگەوازیان کردووە بەشێکی زۆری ئەوانە بە ڕەهبەرانی عەمەلی ئەو کەسانەی کە پێ دەڵێن لیدەری خەبات و ناڕەزایەتیەکان ئەوانە بانگەوازیان کردووە بەقابلی کەسانی کە دەڵێن ئەو جنبشە سەری نییە با سەری هەیە بەڵام لەو نەوعە سەرە محافزەکارە کۆنانەی کە لە ئەمریکا و ئوروپا و شوێنەکانی دیکەەوە بۆی دادەتاشن ئەو نەوعە سەرەی نییە هیوادار و قەتیشی نەبێت بەڵکو ئەو ڕەهبەرە عەمەلیانەی ناوخۆی ئەو وڵاتە بن کە بێن و ئەوانە دەزانن ئیدارەی دوا ڕۆژی جامعەکەش بێت ئەوە دەمانترسێن بەوەی کە ناکرێ ئیدارە ئەو کەسانی کەمان دەگرن ئەو کەسانی کە ناڕەزایەتیەکەن ئەو کەسانی کە لەو خەباتەدا بەشدارن بە دڵنیایە زۆر چاکیش دەزانن کە سبحەینە چۆن ئەو جامعە ئیدارە بکەن. بۆیە من پێم وابێ ئەو مانگرتنانە جوابدانەوەی بەو ناڕەزایەتی شەقام خۆ ئێمە دەزانین جەماوەری خەڵک ناتوانن هەموو ڕۆژێ لە شەقاما بن بەڵام مانگرتن تین و تەوژم دەدا بە شەقام مانگرتن شەقام دەباتە پێشەوە مانگرتن ناڕەزایەتیەکان لەواقعدا گەشە پێدەدا دەیبوژێنێتەوە خەڵکی مڕەدەد خەڵکی متەوەهم خەڵکی کە ئێستا کوونێ باوەڕیان بە سەرکەوتن و بەوە نەهێناوە ئەوانە بە قەناعەت دەگەیەنێ ڕێگایکی ئاسانیان پێ نیشان دەدات بۆ ئەوەی کە بێن و نەهایەتەن کولی ئەو جۆگە لەو جووی بارانەی کە عەرزم کردی یەکیان گرتەوە ئەو دەریابەرینە جەماوەریە هەڵدەسێکە دڵنیام لەوەی کە جمهوری ئیسلامی ناتوانێت لە بەرابەریدا خۆی بگرێت. بۆیە ئەو مانگرتنانە تا ئێستا خەباتی ئێمەی بەرەو پێش بردووە مبارزەکەمانی هیدایەت کردووە تین و تەوژمی پێداون و ببێتەوانەی کەسانێک کە پیان وابوو ئەو ڕێگایکی پاسیفیستی و بێعەمەڵیە لە ڕاستیدا زۆر ڕێگایکی عەمەڵیە زۆر ڕێگایکی پڕدەستکەوتە و هەموو دەستکەوتەکانی ئەمڕۆکە لە جنبشی کوردستانە بۆمان مەلموسە هێزەکانی ڕژیمیش زەمینگیر دەکات حتا بەو لە حازش و چاوی لێ بکەیت هێزی جمهوری ئیسلامی لەگەڵ کێ کام دوکان ئەو ئێستا تەعدادی دوکانیان پلۆم کردووە لە شارەکانی کوردستان لە غێری کوردستانی چ دەکەن سبحەینە لەوانە ئەوە دامنا دوو ڕۆژیکە پلۆمپیان کرد کابرا دەچێت قوڵفێکە دەیشێنێت و دوکانەکەی دەکاتەوە و دەرەقەتی و هەموو عالەمە نایەن بۆ یەکانی ڕێگایەکی زۆر سەرڕاستە بۆ گەیشتن بە ئینقلاب
بۆ بە سەرنجام گەیاندنی ئینقلاب و من پێم وابێ تا ئێستا دەستکەوتی زۆر بە ئەرزشی بۆ خەبات مبارزەیەمان هێناوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن. ئەگەرمان هەوێت لەسەر مانگرتن قسە بکەین، مانگرتن لە باری ئابووریە و چه تەسیرێکی ئەبێ بۆ کۆماری ئیسلامی؟ بە پێی بەراوردەکان یەکێ لەو کاناڵانە مەسەلەن خەرید و فرۆشە، وەختێک کە مانگرتن دەبێت ئابووری ئەو وڵاتە بە یەک معنا ڕادەوەستێت. ڕۆژانە لە قەتعی ئەو ئینتەرنێتەدا کە بەشێکی مەسەلەن دوکاندارن، بازاڕین، ئەوانەی کە تەبلیغات دەکەن، ڕۆژانە هەر سەعاتێک ملیۆنێک و 500,000 دلار زەرەر دەگەێنێ بە ئابووری ئەو وڵاتە. یعنی حدودی 40 ملیۆن دلار لە ڕۆژێکا زەرەری بۆ ئابووری ئەو وڵاتە هەیە. حسابی ئەوە بکە مەسەلەن چەند ڕۆژ لەسەر یەک ئەو مانگرتنانە ببێ، حسابی ئەو کە ببێ بە هەفتەیەک بزانە ئابووری وڵاتە چی لێ دەکات. هەر دوێنێکە بە دەلیلی ئەو مانگرتنەی کە ڕۆژی پێشتر ببوو، هەر لە سەرەتای بەیانی و بازاری بورسی ئێران کە بازاری معاملەی کاغەزە پوڵات دەکرێت ڕووخا زەرێکی زۆر زۆر قرس گەیشت، هەم بە دەوڵەت هەم بە خاوەن سەرمایەکان. ئەمە ئەوە دەزانی وەختێکە بورس دێتە خوارەوە تەسیر دەکات لەسەر هەموو شتێک و نەهایەتەن ئەوە دەوڵەتە دەبێت بفریای بکەوێت. وەختێکە بازاری بورس لە ئەمریکا ڕووخا، ئەوە دەوڵەتی ئۆباما و دواتر دەوڵەتەکانی تر بوون بە میلیارد دلاریان کرد بە قڕجی بانگەکانە بۆی لە وەرشکستگی نەجاتیاندن. ئێستا ئێرانیش مەجبور دەبێت بۆی کە اقتصادەکەی چون جەرەیانی خوێن لە سیستمی سەرمایەداریدا لە ڕێگای بانگەکانەوە دەڕواتە پێشەوە، ئەو بانکانە نابێ بخەون. بۆی وەختێک کە مانگرتن دەبێت، وەختێک کە دوکان ناکرێتەوە، بازار ناکرێتەوە، مەدرسە نییە، بانکەکان نییە، دانیشگان نییە، ئەوەی کە بە باسی بەرهەمێنان دێ هەمووی ڕادەوەستێ، ئەوە لەتمەیەکی زۆر زۆر قورس لە دەوڵەت دەدا. اقتصادی دەوڵەت بە معنایەک فەلەج دەکات و دەوڵەت ناچارێت بۆچی هێزی سەرکوت گەردێنێتە خیابان، بۆچی هەڕەشە و وڕەشە دەکات. ئێوەت مەشا مەسەن ویدۆکانی حتمەن بۆکان و سنە و شارەکانی کەتان دیوە، فەرماندەی سوپای پاسداران بڵنگۆیکی دەستی بەدەستەوەیە لە شەقامەکانی بۆکانە دەگەڕێت تکا دەکات، خواهشتان لێ دەکەن وەرن دوکانەکانتان کەنەوە، لە سنعینی ئەوە دەکەن، لە دەروی کوردستانیش ئەوە دەکەن. ئێمە بۆ پاراستنی ئەمنیەتی ئێوە هاتوین شاو درۆزلە ئەو کەسانەی کە ڕۆژانە خەریکن عزیزەکانمان بە گولەی گەرم دەکوژن دەڵێن بۆ پاراستنی ئێوە هاتوون. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەو داخستنی بازارە اقتصادی ئەو وڵاتە فەلەج دەکات و ئەگەر اقتصادی وڵاتێک فەلەج بوو سیستمی سیاسیەکەی بۆ معنایە فەلەج دەبێت. پارلمان چی پێ دەکرێت؟ مەجموعەیەکی مفتەخۆری بێخاسیەتی دز و درۆزن بە ناوی ئەندام پارلمان. خۆ ممکنە چوار بنیادەمی باشیشیان تێدا بێت کە بوێ خزمەت کە، بەڵام زۆرینەی ئەوەن بە تایبەت لە جەمهوری ئیسلامیدا بە تاقیش بنیامی باشیان دیا دەست ناکەوێت. چونکە ئەگەر چاو لێ بکەی هەر ئەو تاوانبارانە بوون کە بە ناو نوێنەرەکانی کوردستانیشەوە کە بڕیاری ئەعدامیان بۆ لاوانی شۆڕژێر ئیمزا کرد. ئەوانە چی دەکەن سبحینێ؟ ئەوەش دەبێت ئەو دوکان و بازاڕیان داخن. بۆیکانێ مانگرتن ئەو حکمەتەی هەیە کە خەڵک کۆ دەکاتەوە، ئابووری ئەو وڵاتە فەلەج دەکات، سیاسەتی ئەو وڵاتە تێک دەڕمێنێت و دانی چۆکو ڕئیسی بابێ هەر قسەی بێناوەڕۆکە، بابێ هەر دروشمدا، بابێ هەر قسای بکە کە خەڵک باوەڕی هیچی بە قسەکانی و بە شعارەکانی ناکەن. بۆیکانێ زۆر زۆر گرنگە و تەسیری لەسەر اقتصاد و لەسەر سیاست و لەسەر کۆمەلگا و لەسەر هەمووی ئەوانە دادنێت. زۆر سپاس کاک حەسەن. کاک حەسەن پەیامێکمان بواتوە لە شاری سەقزەوە بە فارسی نووسراوە، من دەیخوێنمەوە ئەگەر فارسیەکەیشم باش نەبوو ئەم بینەرە خۆشەویستە ببورێت. وتیە سلام، سپاس و قدرانی از موجی و کاک حسن رحمان پناه و تمام دستاندرکاران کۆمەڵە و حزب کمونیست ایران که این چند مدت پشتیبان مردم کردستان و ایران بودید. از کاک حسن رحمان پناه سوال دارم. این روزها مردم به دلایل حکومت درنده جمهوری اسلامی به دیان و هزاران انسان مبارز اعدام و زندانی کردند، نه تنها در کردستان بلکه در تمام ایران. برخی از مردم خانه‌های پاسدارها و جاش‌های را آتیش می‌زنند یا نام و عکس آنها را در دنیای مجازی انتشار می‌دهند. برخی از این عکس‌ها بعداً مشخص می‌شود که جاش نبوده. به نظر شما این آتش زدن خانه‌ها درست است؟ آیا آنها زن و بچه ندارند؟ آیا این به ضرر جنبش اعتراضی نیست؟ لسقزەوە زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە. کاک حەسەنم پەیامە بۆ جنابتانە. تاو جێگایی بە و دەزانی لە دڵی ڕاپەڕینە لە دڵی شۆڕەشە حرەکەت هایەک دێتە پێشەوە کە لە خەشم و تووڕەیی و نفرەت و بێزاری خەڵکەوە سەرچاوە دەگرێت. ئەم خۆفرۆشانە بە حکمی ئەوەی کە ساڵهای ساڵە زەرەر لەو خەڵکە دەدەن
بحكم ئەوەی دەستنیشانی ڕۆڵەکانی ئەو خەڵکە دەکەن خەڵک نفرەتیان لیانێ ئەو واقعیتێکە خەڵک تووڕەن لیان ئەوان ماڵ و ماڵ دەگەڕێن دەڵێن ئەوە کوڕی فڵان کەسە سیاسیە ئەوە کچی فڵان کەسە سیاسی ئەو فڵان کەس بۆ خۆیەتی تاسیری هەیە لەسەروان ئەوە لێدری ئەترازەکان بۆ یەکانێ نفرەتێکی بەرحەق لەمانە هەیە بەڵام ڕێگای ئەو نفرەتە بەڕێی من سووتاندن نییە من پێم وابێ یەکێ لەو کارانە جارێکی کەی شەر لەم کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە قسەمان کرد من لام وایە ڕێگایکی ئەوەیە لە ڕێگای دۆست لە ڕێگای ئاشنا لە ڕێگای خەڵکی دیکەوە داوایان لێ بکەن داوایانەکەن دەست دە و خۆفرۆشیێتان هەڵگرن دەست دەوە هەڵگرن ماڵەکانتان سوودیان بەسەرتانە دەست دەوە هەڵبگرن کە خەڵک تۆڵەی عزیزەکانی خۆیانتان لێ بکەنەوە دوور نەبووە درەنگ نەبووە دەست دەم تاوانانە هەڵگرن بۆ یەکانێ ئەو کارە من وەکو خۆم پێم وابێ کارێکی باش نییە پێم وابێت دەبێت ئەو جنبشەی ئێمە کۆمەڵێک شت کە جمهوری ئیسلامی لە تەمەنی داهێناوێتە ئاراوە مەسەلەن پەرچەم سووتاندن پەلاماردان مەسەلەن بۆ سەر بانک و سووتاندنی ئەو بانک و ناوەندانە دەبێت سبحینە ئیستفادەی لێ بکرێت ئەمانە جمهوری ئیسلامی دەستی بەسەری داگرتووە من حاڵی هەم متۆری بەکرێ گیراوێکی چەک بەدەست بسووتێ حاڵی هەم ماشێنێکی ئەرتەشی کە هێزی تێدایە تەقە لە خەڵکەکەن شتیان بۆ خەن و ماشێنیان و ئەو دەم و دەستگایانە دەسووتێنن بەڵام مەسەلەن ماڵ سووتاندن کە جیا لەو خۆفرۆشە کە دڵنیام هیچ کام لەوانە شەوانە لە ماڵەکانی خۆیانە ناخەون لەوانەیە منداڵی تێدابێت لەوانەیە ژنی تێدابێت لەوانەیە خەڵکی دیکەی تێدابێت ئەوە من بەڕاستی زۆر بەکارێکی مناسبی نازانم بەڵام ئەرزیشم کردی ئەمە لە نفرەتی عمومی ئەو خەڵکەوە سەرچاواگرێت کە نسبەت بەم تاوانبارانە هەیەە ڕێگاکەی ئەوەیە کە پیان بڵێن ئەو ماڵانە سبحینە معلومە خۆوان دەزان لە ماڵی خەڵکە داگیریان کردووە هەر لەو شاری سەقزە کە ئەم بەڕێزە باسی کردووە ماڵی بەدەیان کەسیان مساعدە کرد ئەو ماڵانن رای اختیاری کۆمەڵی خۆفرۆش و بەکرێگیرا و یا بە قیمەتێکی کەم جمهوری ئیسلامی فرۆشتی بە دەست و پاوەنەکانی خۆی دەی ئەمانە ئەمڕۆکە خەڵک وەریان دەگرنەوە ئەو ماڵانە دەبێ وەربگیرێنەوە ئەو شوێنانە دەبێ بدرێتەوە بەو خاوەنانەی کە تەبعید کران کوڕیان پێشمەرگە بوو کچیان پێشمەرگە بوو خانەوادەی زیندانی سیاسی بوون خۆیان تێکۆشەر بوون دوکاندار بوو بازاڕی بوو معلم بوو نردیان بۆ تاران نردیان بۆ سیرجان نردیان بۆ شار و بۆ شار وەکانێ من بەڕاستی پێم وابێ ئەوە کارێکی باش نییە بە نیسبەتی ماڵ و تایبەت خانەوادەی تێدابێت کەسی تێدابێت خۆ ئەو خۆفرۆشە دەبێت سبحینێ جوابی تاوانەکانی بداتەوە جوابی تاوانەکانیشی دەبێت لە دادگایکی خەڵکیدا بداتەوە و دڵنیام کە نە خەڵکی سەقز نە خەڵکی هیچ کام لە شارەکانی کەش لەو تاوانبارانەی کە جنایەتیان کردو ناگوزارێن بەڵام کەسانێک لەناو ئەمانەدا هەن تووشی پوڵ وای لێ کردوون فەقیری وای لێ کردوون بەدبەختیە کە جمهوری ئیسلامی ئەو بەڵام ئەوانە وەکو ئەو هەزاران خەڵکی شەرافەتمەندی تریان نەکرد کە بە فەقیری خۆیان دامرکێن بەڵام دەست بۆ تاوانبارانی وەکو جمهوری ئیسلامی درێژ نەکەنەوە بۆیکانم پێم وابێت لەو بابەتەوە دەبێت زۆر دقیق ڕەفتارکەین و ئەو کارەی کە جمهوری ئیسلامی کردی نەیکەین و من حتا گومانیشمە لەوەی کە ئایکونە بەڕاستی ماڵانە دەسووتێن ئایکونێ خەڵکن دەیان سووتێنن یا مەسەلەن بەشێکی خۆیان ئاگاهانە جمهوری ئیسلامیەوە ناکات تەفرەقە هێزەکانی زیاتر ڕاکێشێ بۆ لای خۆی مەجالێک نێڵێتەوە بۆ ئەوانەی کە بێن و عزورمایی بکەن لە خەڵک داوای لێبوردن کەن بێنەوە باوشی خەڵک ئەو کارانە بۆ ئەوە ناکرێت جا بۆی کارم پێم وابێ هیوادارم بە هەر شێوەهایەکی کە شایستەی خەڵکی کوردستانە شایستەی ئەم خەڵکە شۆڕەژێڕەیە شایستەی ئەم خەڵکە یەکگرتووەیە بیر بکەینەوە لەو کارانەی کە دەیکەین و لە بەشێک لەو کردەوە و تاوانانەی کە جمهوری ئیسلامی دەیکا ڕەچاوی ئەوانەی ئەوان نەکەین و دەیزانم لە لایەکی دیکەەوە خەڵکیش تووڕەن و بەنەوەیەکی دەوانێت بەری ئەو خەڵکە تووڕەیش کە ئەو هەموو جنایەتە لە عەلەیان کراوە نەگیرێت. بەڵێ زۆر سپاس کاک حەسەن لە پرسیاری پێشوا باسی ئیبراهیمی ڕئیسیمان کرد و ئەمڕۆ وەکو ڕۆژی خوێندکار سخۆنڕانیەکی کردو لەوێ باسی لەم ئێترازاتە کردووە ناوی بردوو کە اختشاشاتە دووبارە وەسپی کردوە و بە غەرب و ئامریکا ئەم چاواشەکاریانەی کۆماری ئیسلامی و سەرانی کۆماری ئیسلامی چیمان پێسەلمێنێ؟ یەکەم شت ئەوەمان پێسەلمێنێت کە درۆ دەکات چونکە هەر ئەمریکا بۆ خۆی تا ئێستەکانێ بەغەیرە دووسێ دانە قسەی ئەملا ئەولایە کە سەرۆ کۆمارەکەی کردوێتی ئەویش بە ناچاری لە ترسی شەقام لە ترسی ئەو ناڕەزایەتیانە هیچ شتێکی جری نەوتوە ئێستەیشی لەگەڵ بێت ئەمریکا خوازیاری ئەوەیە کە لەگەڵ ڕئیسی و لەگەڵ ڕئیسەکەی ڕئیسیش دابنیشێت تحت عنوانی بەرجام ئێستەیشی لەگەڵ بێت ئەوان پیان وایە جمهوری ئیسلامی دەبێت ئیستیحالەی تێدا بکرێت جمهوری ئیسلامی دەبێت بمێنێتەوە بەڵام ئاڵوگۆڕی تێدا دروست بێت بەجێ ڕئیسی خاتەمی لەسەر کار بێت قسەی شیرینیش بکە بڵێ شعاری ژن ژیان ئازادی شعارێکی جوانە بە
بەوە ئەوان فریبی بکات و خەڵکی پێڵ خڵەتێنێ بەڵام لە بیرمانەکە لە دەورەی ئەوە بە قەولی کوردیەکەی دەڵێ بەلۆکە سەری خەڵکیان دەبڕی جا بۆیە ئەوەی کە ئەم بزوتنەوانە ئەم خەبات و ناڕەزایەتیە سەر بە ئەمریکای ئەمە درۆیەکی ئیسلامیە درۆیەکی جمهوری ئیسلامیە کە لە کارخانەهای مەلاسازی ئەوان دێتە دەرەوە ئەینا چی سەر بە غەربەت سەر بە غەرب چی کردو تا ئێستەوەی کام وڵاتی غەربی هاتوون یەکێک لە هێلانەی جاسوسیەکانی ئێران کە دەکا بە سفارەتخانەکانی داخن کام یەک لەوانە هاتن تەحریمی تەسلیحاتی جمهوری ئیسلامی بکەن کام یەک لە وڵاتانە هاتن سەفیرەکانی بە عنوانی جاسوس دەبکەن لە وڵاتانە و بینێرنەوە لەسەرەوەی ئەوانە وڵاتانی ئوروپای تا ئێستا هیچ کامیان ئەویان نەکردووە بۆیکانێ ئەمە زمانی هەموو دەوڵەتانی سەرکوتگەرە بە خەڵکی ناڕازی دەڵێن اختشاشگەر بە خەباتێکی ڕەوا و بەرحەق کە دژ بە ستەمکار هەیە پێ دەڵێن وابەستە بە بێگانە وابەستە بە دەرەوە ئەوە زمانی هەموو کەسێکە لە عێراق وا دەڵێن لە لوبنان وا دەڵێن ئۆردۆغان ئەو ناڕەزایەتیانی کە 2014 و 2016وانە یەخیان پێگرت بوو کودەتایەکە کرا وتی ئەوە عەبدوڵڵا گولێن ئەو کابرا ئاینیەکە لەوانەیە دانیشتووە ئەوە خەتای ئەوە لە ئەمریکا لێوە سەرچاوە دەگرێت لە سوورەتێکە ناڕەزایەتی بەرحەقی ئەو خەڵکە بوو هیچ ڕەتی بە گولێن و دارودەستەکەی ئەوان نەبوو بۆیکانێ ئەمانە زمانی هەموو دیکتاتۆرەکانە ئەم قسانەی کە ڕئیسی دەیکات هیچ بایەخێکی نییە بێزگەلەوە ئەوەی ئەوڕۆکە ڕئیسی چوە دانیشگای تاران هەموو کەس دەزانێ لە ناو چ تەکبیر و ڕایەکی شەدیدی ئەمنیەتی ئەو چوە زانکۆی تاران تەواوی دەوروبەری زانکۆ شوێن بە شوێنیان تەنی بوو کە مەبادا شتێک بۆ ڕئیسی بێتە پێشەوە قسەکانیش هەموو کەس دەزانێت چەندە بێ ناوەڕۆک بوو چەندە بێ خاسیەت بوو باسی ئەو کابرای سنەیشی کرد کە خەریب و خوڕیش بکا بەسەریدا ئای ئەوە مثلەن مەقایسە دەکات بە هێزە سیاسیەکان یا بە خەڵکی شارێکی قارەمان بزانن دیکتاتۆر چۆنن تۆ لە ساڵی 67دا دەست بە خوێنی 15,000 نەفەر ئێرانی سوورە تاوانبار چۆن دەتوانی بە جوانانێکی شۆڕژگێر کە نەسیحەتی کەسێکیان کرد وتیان بۆ دەست لەگەڵ دەستی ئەو قاتڵە لێدایەوە بۆچی شیرینی بربۆی کە کابرای فەقیری شاد هەرچی بێ بارحاڵ پاکانەی بۆ خۆی کردوتی من حکوومەتی منە سەر بەی کوێکم بەوە تەبلیغیان کرد تەبلیغیان گوتیان ئاغای ڕئیسی هەڵساچوە کوردستان بە شیرینی پێشوازیان کرد 24 ساعتی پێ نەچوتی با بە وڵی نە ڕئیسی دەناسم نە هیچ ئیشتبام کرد هەڵم کرداوای لێبوردنەکەم ناخەڵکی کوردستان ئەوەی کرد بە یەکێ لە بەندەکانی تەبلیغاتی خۆی لە زانکۆیە کە ئەوە لە کوردستانە ئاوا دەکەن ئەوە خۆ دژ بە و کابرا نەبوو قسانە لە پاکانێش بۆ ئەو نەبوو دژ بە بزوتنەوەی شۆڕەژگێڕانی کوردستان بوو دژ بە حیزبە سیاسیەکانی بوو وای لێرە دیکتاتۆری هەیە ئەگەر دیکتاتۆری هەیە ئەو خەڵکە دێنە سەر شەقامەکان چۆنە ئەی چۆنە 90 ملیۆن خەڵکی کوردستان وەڵامی حیزبە سیاسیە خۆ داوای ئێمە لە دەرەوەی سنوورەکان بۆ معنا ڕاهبەریەکانمان ئەی چۆنە تایسەکانی 4 دانە مانگرتنی یەکگرتووانە لە هەمووی کوردستانە پەلەوەرپەلی لێ نەداوە چۆنە جوابی ئەوانە دەدەنەوە ئەی تۆ بۆ هەموو هێزەوە 250,000 هێزی مستەلەحتان هەیە لە پەنای ئەوانە دەنابێت جورئەت ناکەی بیت کوردستان جورئەت ناکەی بچیتە دانیشگا ئەوانە چۆن تەوزیحەدن بۆیە نەقسەکانی نە تەبلیغاتەکانی نە ئیتهامەکانی هیچ کامێکیان ئەرزشی ئەوەی نیەوە کەسیش بایەخی بۆ دانانێ خودی ڕئیسی گوڵەڵی کەوتوتە لێژی لەو گزارشانەی کە دابوویان ئەو ڕۆژانە کە بڵاو بووەوە لەوێدا باز دەوە دەکەن کە دەوڵەتێکی بێکفایەتە مەسەلە باکفایەتی و بێکفایەتی ڕئیسی نیە ئیتفاقن هەم بەیتی ڕاهبەری هەم سپای پاسداران پیان وا بوو عنسورێکی باشیان بۆ سەرۆک کۆماری هێناوە کە جامعەی ئێرانی پێ خەفاکە بەڵام نەیانزانی تاڵێ مووی ژینای شاری سەقز کۆشکی هەمویانی ئاگر تێبەردا و ڕئیسیشی کرد بە عنسورێکی بێخاسیەت دڵنیام لە ڕوتی ڕوودانەوەی بڕاتە پێشەوە خامنەی جوای لێدێ ئەوە نێرە ڕۆکە خوشکەکەی بەراعەتی لێ کرد وتی تۆ برای من نیت من جوزی ئەو دایکانم کە جەرگیان سوتاوە ئێمە لە تەمەنی جمهوری ئیسلامیدا بێسابقەیە بۆیەکانێ ئەو قسانە ئەوەی تەهاماتە ئەو شتانەی کە ئەو دێڵێ چ وابەستە بە خارێت ئەوانە هەمووی زۆر بێبایەخە هەمووی ئەوانەی تر قسایکی سواوە وەختی خۆی خومینیش کە لە 28 مردادا فەرمانی جیهادیدا وتی جنبشی کوردستان وابەستە بە بێگانەیە وابەستە بە پالیزبان و وابەستە بە فەرماندەهانی ئەرتەش و بە عێراق و بەکوێیە لەوە بڕیاری جیهادیدا لە دژمان ئێستا شەر و قەوانە کۆنە لێدەن بۆ ئەو قسانەی تر ئەمڕۆ کە خەڵکی کوردستان و خەڵکی ئێرانیش تەنیا کوردستان کە 43 ساڵی گویان بۆشت ناکەن لە ئێرانیشا کڕیاری نییە باوەڕ کە مەجموعەی دەسوپێوەنی خۆیان و ئەوانە نەبێ حتا ئەو ڕۆژانە قسە لەسەرەوەی داوایان لە
هێزەکانی بازنشستەی سپا کردووە کە بچنەوە ناو ناوەندەکانیان و هێزیان بەدەستەوە کەم بووەتەوە، هێزەکانیان ماندوون. هەمووی ئەوانەیە بۆیکانێ ئەگەر ڕئیسی پێی وایە بۆ قسە ناتوانێت تەئسیر بکاتە سەر بیر و ڕایگشتی زۆر هەڵاکەوە دەیشی بینێتەوە لە ڕۆژەکان و مانگەکانی داهاتوویشدا کە خۆشی و ڕئیسەکەشی چیان بەسەر بێت. بەڵای کاک حەسەن دوو پرسیارمان ماوەکە لە جنابتانیکەم بۆی کە پێم وایە زۆر کاتمان نەماوە 10 دقیقە کاتمان ماوە. پرسیارێکم ئەوەیە کە مەولەوی عەبدولحەمید و مامۆستایانی ئایینی لە کوردستانە بەیانیاندا و باسی ڕەفراندۆمیان کرد. پێتان وانییە لەم کاتەیە باسی ڕەفراندۆم سەمێکە بۆ ئەم شۆڕشە؟ نەتەنیا پێم وایە سەمە، بەڵکو پێم وابێ داوخواز نییە، ئەوە بە یەک معنا خەفەکردنی و شۆڕشەیە. دەوڵەت ڕەفراندۆم کێ دەیکا؟ ئێرانێکە لەگەڵ هیچ ناوەندێکی دەرەوەی خۆی پەیوەندی نییە، ئیجازە نادات کە کومیساریای مافی مرۆڤ نوێنەرەکەی بنێرێت بۆ ئێرە و بزانێت لە زیندانەکانە چییە گوزارێ. ئێستا دێ ڕفراندۆم دەکات لەسەر ئاونای جمهوری ئیسلامی جارێکی دیکە. ئەو تاو جێگای بۆ دەکات. دووەم تاوەندەی بە خەڵکی کوردستان دەگەڕێتەوە. خەڵکی کوردستان لە 12 فەروەردینی 1350 تا ڕفراندۆمی تەحریم کرد. 43 ساڵ لەو پێش وتمان نا، وتمان ڕفراندۆممان ناوێ، وتمان جمهوری ئیسلامیمان ناوێ. ئەو مەلایەی کە ئەلعانی گیرەخۆری جمهوری ئیسلامیە و دێت و قسەیەکی ئاوا دەکات، ئەوە بێگانە بە خەڵکی کوردستانە. هەتا کەسێکی وەکو مەولەوی عەبدولحەمید کە ئەویش وەختی خۆی ڕێیداوە بە ڕئیسی، قسە لەسەرەوە هەیە لەگەڵ ئەڵقاعیدە و لەگەڵ ئەو لایەنانە بووە. ئەوانەیش نگەرانن لە پاشەڕۆژی ئەو فکر و ئاینەی کە خەریکن دیفاعی لێ دەکەن. بۆیکانە ڕفراندۆم نەتەنیا ئەمڕۆکە لە پێش نییە، بەڵکو دروشمێکی زۆر لە دوایە، دروشمێکی بەو معنا کۆنەپەرستانەیە. کێ ڕفراندۆم دەکات؟ بە کام ناوەندەیکەن؟ ڕفراندۆم بۆچی دەکەن؟ معاونی سەرۆکۆماری ئێران، معاونی ڕئیسی جنایەتکار هەفتەی پێشوو جوابی دایەوە، وتی ئێمە لەسەر 3 شت ڕفراندۆم ناکەین. 1 لەسەر ئیسلام، 2 لەسەر جمهوری، 3 لەسەر جمهوری ئیسلامی. ئەوە جوابێک بوو بۆ متەوەهمانە. بنابەرین ئەوان لەسەر ئەو 3 دانەشتەکە هەمووی دەکاتەوە بە جمهوری ئیسلامی ڕفراندۆم ناکەن. دەرەوەش ناتوانێت بێنێ بیکە. ئەوە دروستکردنی تەواومە، ئەوە خۆشباوەڕیە، ئەوە قسەی ئەو مەلایەنەیە کە لە شاری سنە لە پێشەوەی ڕئیسی پێشنوێژی بۆ کرد، لە ڕاست و چەپی ڕاوەستان، لە دواوەی ڕاوەستان، و ئەوانە کەسانێکن کە لە توولی جنبشی کوردستانیشە مەلاهای ئاینی لە کوردستانە 2 بەش بوون. وەختی خۆشی بەشێکیان لەگەڵ مامۆستا عیزەدین بوون، بنیادەمای باش بوون، خەڵکی کوردستان ڕێزی لێگرتن، بەشێکی دیکەیشیان لەگەڵ مەکتەبی قورئان و لەگەڵ ئەحمەدی موفتیزادە و ئەو لایەنانە بوون. ئەوانە پێش بەو بزوتنەوەیە بوون. ئەمڕۆکە ئەو داوخوازێت تەرحی داوخوازی ئەوانە، ئەو بەشەی تر لە مامۆستایانە نییە کە لەگەڵ ئەو خەڵکن. ئەوانە نیە کە دەست لەسەر قەبران بەجێ ئەوەی تەڵقین کەن سرود دەخوێنن، دەستن سەردانی ماڵی گیان بەخت کردووەکان دەکەن، هاودڵیان لەگەڵ دەکەن. ئەو بەشە نین. جا بۆیکانن پێم وابێ ئەو دروشمە هەر کەسێک بیدا لە هەر ئاستێکا و هەر حیزبێکیش بیاوێنەوە بە بڕی بۆ کا لە قسەکردنا و دیفاعی لێ بکە، ئەوەیش دەچێتە ئەو خانەیەوە کە خەڵک قەزاوەتیان لەسەر دەکەن. و ئەو داخوازە داخوازێکی لە پێش نییە، داخوازێکی لە دوایە، داخوازێکی کۆنە و ڕەبتی بەمڕۆکە خەڵک داوای ڕوخاندن دەکا. کام عەقڵی سەلیم لە کاتێکدا دەوڵەتێک خەریکە دەڕوخێ، نظامێک خەریکە سەروبن دەبێەوەی نظامێکی وەک جمهوری ئیسلامی، بڵێ ڕفراندۆمی بۆ بکەین بۆ ئەوەی کە دووبارە بێنەوە سەر دەسەڵات. بۆیکانێ داخوازێکی لە دوایە، داخوازێکی کۆنەپەرستانەیە، داخوازێکە کە هیچ ڕەبتی بەو شۆڕشەی ئێستا نییە. ئەوە مەسەلەن ئەگەر 10 ساڵ 15 ساڵ لەو پێش بیانوتایە ممکن بوو لە ئیسلاحخواز و ئەوانە خەڵکی بۆ پەیا بووایە، بەڵام ئەمڕۆکە ئەوە لە بینی قامەکانی شو دێ و دەڕات و کەسش حسابی بۆ ناکە. بەڵای زۆر سپاس هاوڕێ حەسەن. یەک پرسیارم ماوە بەڵام کاتی بەرنامەکەمان پێم وایە 5 دقیقە ماوە، ئەگەر بتوانن لە 3 دقیقە جوان بێ بەنەوە زۆر سپاس دەکەم. بۆ ئەوەی کە وەکو ساڵی 57 ئەم جونبشە وای پێنێ وەکو ساڵی 57 بەدیل چییە؟ داهاتوەکەی دەبێت چی بێت؟ بۆ ئەوەی کە وای لێنێت بەدیل و داهاتوو ئەوەیە کە چاومان بکەینەوە، ئاگا بین، دەوروبەری خۆمان ببینین، دەسەڵاتمان لە بۆ نەتاشن. هەر ئێستا کە ئێمە خەریکی ئەم قسە و باسانەی دڵنیام ناوەندە ئەمپریالیستیەکان لە حەولی ئەوەدان کە بەدیلی جمهوری ئیسلامی چییە؟ بەلای بەشێک لەوانەوە بەدیلی جمهوری ئیسلامی هەر جمهوری ئیسلامیە، رووسیا، چین، هێند، وڵاتانێکی دیکە لە ئەمریکای لاتینە، ئەمانەوە
سووریا عێراق کوێ زۆر شوێن پاکستان ئەتوانی ناوبەری هەروانەی کە ڕەیان نەدا لە شۆرای سازمانی ملەلا بە ئەوەی کە جمهوری ئیسلامی بە عنوانی تاوانبار بناسرێن ئەوە خەریکن بە دیلیسازین ئەوانە هەر ئەوانەی کە خەریکن جارێکی دیکە کوڕی شا بە عنوانی کەسێک کە ئەتوانێت ئیدارەی جامعەی ئێران کابیهێنەوە سەردەسەڵات هەر ئەوانە خەریکن ئەو بەدیلانە مامور هەر ئەوانە و کەسانن کە لە ساڵی 57 تا ڕایان گەیان کە لە CNN کاناڵی CNN ئینگلیسی وتیان ئیمام خومینیان لە مانگا دیوە بۆ یەکانی ئەگەر خەڵک وریان نەبێ ئەگەر خەڵک وشیار نەبێ ئەگەر ڕێکخراو نەبێ ئەگەر سازماندراو نەبێ ئەگەر فقط چاو لەوە بکەین کە جمهوری ئیسلامی بڕوخێنین بەڵام چی نەهێنینە چی بێنینە جێکەی ئەومان لەبەر چاو نەبێت دەیدۆڕێنین و ئەوە دووبارە جارێکی دیکە لە چاڵێک و دەکەوینە چایەکۆ بۆ یەکانی بەلای ئێمەوە ئالترناتیو و بەدیل چینی کرێکارە خەڵکی زەحمەت چێشە شەقامە ئازادی خوازەکانن دانیشگاکانن دانیزووەکانن ئەو بەشی چەپ و ئازادی خوازی کۆمەلگایە بەڵام ئەوە دەبێت متەشەکل بێ دەبێت ئەوەی کە زۆر جاروتمانە ئەو بەدیل سێ ئەبزار یا چەند دانشتی گەرەکە کە یەکێکی ڕەهبەریە یەکێکی تەشکیلاتە یەکێکی دروشمەکانیەتی و یەکێکی ئەو چهرە عەمەلیانەیە کە سبحەینێ بتوانێت ئیدارەی ئەو جامعەیە بکە بۆ یەکانێ بە هەمووی ئەوانەوەیە کە من دەڵێم بەدیل لە دڵی ئەو جومشە دەبێ بێتە دەرەوە بەدیلمان ئەگەر لەسەرەوە بۆماندانن چ شۆڕای گوزاری شەریعەت مەداری و سازگارە و ئەوانە بن چ کوڕی شابێک کە تەعارف دەکات من ئەگەر بژێم دەسەڵات ناکەم کاکە لەوەڵە لە بابت دەچی دەسەڵاتی زۆر چاکیش دەکەی خۆش دەکەی بەسەر ئەو خەڵکەیە ئەوەی کەویش بۆی نەکات و زیاتری دەکەی بۆ یەکانێ ئەمانە هەمووی ئەو خەتەرەیە کە لەسەر ئەو جنبشە هەیە لەسەر ئەم بزوتنەوەیە هەیە و دەبێت چاومان کراوە بێت تەنها بیرروخێنین کافی نییە لە جێگای ڕوخانەکە چی دادەنین ئەوە مهمە فقط ڕوخانەکە مهمە بۆ یەکانێ من دەڵێم ئەو بەدیلە دەبێت لە دڵی ئەو جنبشای بێتە سەر وەختێکە مەرگ بەرستەمگەر چ شاباشێت چ ڕاهبەر بە نەزەری من چ بەدیلە کۆنەکەی 50 ساڵ 43 ساڵ لەوە پێش چ ئەو بەدیلەی 43 ساڵی دەسەڵاتە بووە ئەو کەسانەی کە پایکیانەوە دەسەڵاتیا بوو ناتوان بەدیلی داهاتوو بن بەڵکو ئەوانەی کە ئەمڕۆکە خەریکن ئەو جنبشە ڕاهبەریەکەن هەر ئەوانە ئەگەر لێ بگەڕێن بە باشترین شێوە بە ئەحسەنترین شێوە ئەو کۆمەلگای ئیداراکەن بۆ یەکانێ بەدیل لەگەڵ ئەو مبارزاتیە دێت دەرەوە هیوادارم شکڵ بگرێت بەڵای کاک حەسەن ببوورە کە کاتی بەرنامەکەمان تەواو بوو مەجبور بووم قسەکانتان قەت بکەم زۆر سپاس دەکەم کە وەختت دانیاوە لەم بەرنامە ڕاستەوخۆیە بەشدار بوون جارێکی تر زۆر سپاس بۆ ئێوەش منیش قسەکان تەواو بوو وەربژین زۆر سپاس کاک حەسەن بەڵای زۆر سپاس بۆ هاوڕێ حەسەنی ڕەحمانپەنا ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵەکە لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەشدار بوو بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان هەتا شەوێکی تر و بەرنامەیەکی تر ماڵاوە Arbe și crizi o azade